ئەو گرتبوونەوەیە گرتبوونەوەی سەرجەم زانایانی هەولێر و دەوروبەریەتی. تەنها ئەو بەیاننامەی کە دەیخوێنینەوە ئەوە فەرمیە و زانایان لەسەری کۆکن. لە دوای ئەو بەیاننامەیە هەر شتێکی تر لە کەناڵەکان تۆمار بکرێ و پەخش بکرێتن، ئەوە ڕای تاکە کەسیە. تەنها و تەنها ئەو بەیاننامەی کە ئێستا بەندە لە خزمەتان دەیخوێنێتەوە ئەوە فەرمیە و بەیاننامەی سەرجەم زانایانی هەولێر و دەوروبەریەتی. بۆ بەڕێزان هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان، بەرپرسانی باڵا و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان، ڕای گشتی و جەماوەری هەرێمی کوردستان، قونسڵخانەکانی هەرێمی کوردستان، لە سەروبەندی تێپەڕینی هەرێمەکەمان بەدەیان قەیرانی ترسناکی سیاسی و دارایی و ئەمنی لە ئێستادا لە بڕی پاداشتی کەسانی چاکەخواز و میانەڕە و دڵسۆز بۆ ئاین و گەل و نیشتیمان کەچی لە شەوی 22 لەسەر 23 یانزەی 2016 بە تەحەدایەکی گەورە دەستێکی ڕەش هەڵی کوتایە سەرزانا و بانکخوازی ناوداری شاری هەولێر شەهید دکتۆر وشیار ئیسماعیل لەبەر چاوی خێزان و منداڵەکانی خوێنی بەناحەق ڕژێنرا. لە کاتێکدا مامۆستای شەهید و بنەماڵەکەی هیچ گرفتێکی کۆمەڵایەتیان لەگەڵ هیچ کەس و لایەنێک نەبووە، بەڵکو سەرچاوەی چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان بوون. لە ئەنجامی ئەم کارە ساتە ئێمە وەک مامۆستایانی ئاینی ئەم گرتبوونەوەیەمان ساز کردووە و ئەم خاڵانە دەخەینە ڕوو. یەکەم، مامۆستای شەهید سەرقافڵەی پێکەوە ژیان و ئاشتەوایی و یەکریزی گەلەکەمان بووە، بۆیە داوا دەکەین بە زووترین کات ئەم دەستە ڕەشە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت. دووەم، ماوەیە کە ئیجراعاتی نەخوازرا و نەشیاو بە پێگەی زانایان دەکرێت و هیواخوازین خوێنی شەهید دکتۆر هوشیار کۆتایی بەم دۆخە بهێنێت. سێیەم، کەیسی مامۆستای شەهید ڕوون و شەفاف بێ و بەلاڕێدا نەبرێ و دەرەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕای گشتی بە زووترین کات بخەنە ڕوو و مامۆستایەکی ئاینی متمانە پێکرا و تێیدا ئەندام بێت. چوارەم، بەرپرسیارەتی ئاشکراکردنی پرسی دیرۆرکردنی مامۆستای شەهید بەخەینە ئەستۆی دەسەڵاتداران و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان. پێنجەم، ئەگەر ئەم دۆسیە بە زووترین کات و شەفافانە دەرەنجامێکی ڕاستەقینە بۆ جەماوەر و مامۆستایانی ئاینی دەرنەخات، هەڵوێستی ترمان دەبێ و لە کاتی خۆیدا ڕای دەگەیەنی.